دەمەوێت باسی ئەوەی بکەم کە سەرکەوتن ینی چی. زۆربەی خەڵکی ئێمە لە خۆی ڕازی نییە، دەڵێ ئەمن کەسێکی سەرکەوتو نیم، ئەو جوری کە دەبا سەرکەوتو نەبووم، یان دەڵێن فڵان کە زۆر کەسێکی سەرکەوتووە، فڵانی زۆر باش بوو، موفق بوو. بەڵام بەشی هەرە زۆریمە دەهەڵەداین کە سەرکەوتن ینی چی. ینی خەڵکێکی یەکجار زۆر لەو دنیای زۆرتر سەرکەوتنیان پێ ئەوەیە کە پاژەوەی کە بوو تەمەنیان بوو بەستی هەتا 40 ساڵیان 50 ساڵ سەروەتێکی زۆر کۆکەنەوە و دەوڵەمەند بن و باشترین ئۆتۆمبیلیان هەبێ و خانووی جوانیان هەبێ و تەنانەت بەشێکی زۆر لە خەڵکی پیان وایە دەبێت جوانترین ژنی دنیایان هەبێت، یان بڵین مەدرەکێکی باشی خوێندنی باڵیان هەبێت، چوونە باشترین زانکۆیەکان. ئەوانە زۆر کەسن وە بیرمە زۆر کەس لە لایمە پێوا بۆگەر لە بچێتە ئوروپای سەرکەوتو دەبێت، کەسێکی سەرکەوتو بە ئیساب دێ، هەروەی کە بلاقی بگاتە ئوروپای بڵێن مەسەلەن مامکوورنژات چۆتە ئوروپای ئێستا لە فەنلاندە دەژی یا لە ئاڵمانە دەژی یا چۆتە شیکاگۆی ئەمریکایە، ئەوە سەرکەوتووە. لە ڕاستیدا ئەوانە هەموو ینی پێوانەیەک یان پێوانێکی دروست نین، هیچ یەک لەوانە. دەبێت سەرکەوتن بۆ خۆت هەستی پێ بکەیت. سەرکەوتن هەرگیز بە پارە نییە، چونکی پارە بۆی هەیە یەک ڕۆژ تێدا بچێ، بەڵام ئەتو بەوەی ناتوانانی مەزەندەی بکەیت. هەندێک کەس پارەی بۆوە دەردەکەوێت، لۆتۆی بۆوە دەردەکەوێت. ئایا ئەوە کەسێکی سەرکەوتووە؟ ئایا ئەوە ژیانی خۆشە؟ نا. سەرکەوتن دەی بۆ خۆت هەستی پێ بکەیت. تۆگە دەزانی هەست دەکەی هەنگاوێک لە خەڵکی دی لە پێشتری لە جیرانەکە لە پێشتری ئەتۆ بەنیسبەت دوی سەرکەوتوتری کەوا بوو پێویست نییە تو زۆر دەوڵەمەند بی. یانەگە هەست دەکەی ماڵ و منداڵەکە دەتویان خۆش دەوێ، مساگە بابی هەست دەکەی منداڵەکانت عاشقی تون، منداڵەکان دەتویان زۆر خۆش دەوێ، ئەوە کەسێکی سەرکەوتووی. ئەگەر ژنەکە دەتوی خۆش دەوێت، کەسێکی سەرکەوتووی. یان ئەتۆ ئەگەر ژنی دایکت منداڵەکان توان وەکو دایکێک عاشقی تۆن، قسەی سوکت پێ ناڵێن، بێڕێزیت پێ ناکەن، بێزار نینە لێت، ئەوە دایکێکی سەرکەوتووی. یا مێردەکە دەتوی خۆش دەوێت، مێردەکەت حازر زۆر کاران بۆ بکە، ڕێزت بۆ دادنێ، ئەوە کەسێکی سەرکەوتووی. دەنا بە خوێندن نییە. هەیە کەسێک کە دکتۆرە، دکتۆری شتێکی زۆر باشە لە دنیا، ڕەنگە زۆربەی خەڵکی دنیا پێی خۆش بێت دکتۆر بێ، پلەیەکی باشە، بەڵام ئایا هەموو دکتۆرێک کەسێکی سەرکەوتون یان نا. وە بیرمە کاتێکە لە دەبیرستانی بووم مەقالەیەکم خوێندەوە، کەسێکی زۆر بە قەول سەرکەوتوو یا بنێوبانگ لە فیزیکدا، ئەو کاتی نێوان نابوو بابی فیزیکی دنیاە، مساحبەیەکیان دەگەڵ کرد و ڕۆژنامە نووسکەلی دەپرسێت تو ئێستا خۆت پێ سەرکەوتووە؟ دەوەڵامدا شتێکی جوانی کورد، ئەم نەو کاتی جوان بووم، ژنم نەیە نابوو، هێشتا دەرسم دەخێندووانە، ئەوەم بۆ گرنگ بوو، دەمزانی پرسیارەکەی زۆر گرنگە، وەلی ئەو جوری دەبێ هەستم پێ نەدەکرد قسەکەی بەڕاستی ئەو ماناقۆڵەکەی بوو. ئەو دەمی کوتی من کوتی سەرکەوتن ئەوە نییە کە باڵاترین قۆناغ و پلەی عیلمی لە شتێکیدا بەدەست بێنی و ببێ کەسێکی ناسراو لە دنیاە. ئەدی خەبەرنیگارەکە لێ پرسیێتی چییە سەرکەوتن بەڕای تۆ؟ کوتی سەرکەوتن ئەوەیە ژیانێکی بنەماڵەیی ئارامت خۆ هەبێ، یعنی کە تو لە کارێ ڕاچیەوە بە پەلەبی بۆ ماڵێ، بە پەلەبی بگەیەوە ماڵێ، لە ماڵە کە دەست و چاوت دەشۆی ئۆخەی دەڵێ حەسامەوە، ئەوە سەرکەوتنە، خێزانت دەبینی یا منداڵەکانت دەبینی دەچێەوە فەزای ماڵێ. بەڵام کە ئەتۆ پلەیەکی زۆر باشی عیلمیت هەبێ، دەوڵەمەند بی یا هەچی بی، کە تو حەز نەکەی بچێەوە ماڵێ، ئەوە سەرکەوتوو نەبووە، یعنی نەتوانیوە ماڵێکی ئارام و گەرم و گوڕ بۆ خۆت پەیداکەی. بۆیە کوتی ئەم ئەوم پێ سەرکەوتن نییە. سەرکەوتن پێوەیە کە ژن و منداڵت باش بێ، ینی ئەتۆ کە زەمانت کردووە، خانەوادەیەکی باش لەگەڵ خێزانت پەیوەندێکی باش، بنکەیەک یان بڵێن هێلانەیەکی ئارامت بۆ خۆت دروست کرد بێ. دەنا سەرکەوتن پارە نییە. ئەم بۆ خۆم 20 ساڵە 25 ساڵە پێش 20 ساڵە 30 ساڵە پێش 20 ساڵە 40 ساڵە پێش 20 ساڵە 50 ساڵە پێش 20 ساڵە 60 ساڵە پێش 20 ساڵە 70 ساڵە پێش 20 ساڵە 80 ساڵە پێش 20 ساڵە 90 ساڵە پێش 20 ساڵە 90 ساڵە پێش 20 ساڵە 80 ساڵە پێش 20 ساڵە 90 ساڵە پێش 20 ساڵە 80 ساڵە پێش 20 ساڵە 90 ساڵە پێش 20 ساڵە 80 ساڵە پێش 20 ساڵە 90 ساڵە پێش 20 ساڵە 80 ساڵە پێش 20 ساڵە 90 ساڵە پێش 20 ساڵە 80 ساڵە پێش 20 ساڵە 90 ساڵە پێش 20 ساڵە 80 ساڵە پێش 20 ساڵە
بۆ خۆم وەکو مام کوردنژات کاتێک کە بۆ خۆم لە مەدرسەی دەرسم دەخێن یەکێک لە منداڵە زیرەکەکانی مەدرسەی بووم هەمیشە یەکێک لە منداڵە زیرەکانی کلاسەکەی خۆمان بووم پۆلەکەی خۆمان بووم و لە مەدرسەش هەمیشە یەکێک لە منداڵە یەکێک لە 5 هەتا 6 کەسی زیرەکی مەدرسەکەی بوو بەڵام لە کلاسێ هەموو هاوڕێیەکانی من دەزان هەمیشە لە 3 کەسی زیرەکی کلاسێ بوو بەڵام ساڵی ئاخری مەدرسەی ئەمن بارودۆخەکەم گۆڕا و ئەو کەسە زیرەکە نەمام و لەوێڕا ئیدی ئەمن وە دوایە کەوت زۆربەی هەرە زۆری ساڵان کە هاتمە دەرێ ئوروپایش ئەم نەر پێم وابوو کەسێکی ناسەرکەوتوم لەبەرەوەی کە هاوڕێم هەبوو بۆتە شارەدار هاوڕێم بۆتە بەرپرسی شارەوانی شاری یان بەرپرسی فلان ئیدارەی یان دکتۆر یان ئەو هاوڕیانی کە ئەمن ئەم وەختی خۆی چێبەرچێم لەگەڵیان دەکرد هەموو پلەی باشی علمیان بەدەستێ نابووانە ئەم پێم وابوو لە پاشم بەڵام کە تەمەنم چۆ سەرێ وردە هەستم کرد ئەو کاتی هەستم کرد وردە ئەمن کەسێکی زۆر سەرکەوتم بەشێک لەو هاوڕیانم کە زۆر پلەی باشیان هێنابوو 1-2 جار ژیانی بنەماڵەیان لێ تێکچوو پێکیان هێنا و بەشێک لە هاوڕەکانم منداڵیان کەوتە دەست زردایکی و یان تووشی ڕووداوی ناخۆشی تەسادف و نەخۆشی و هەزار دەرد و بەڵای بوون بۆیە ئەمیش تووشی زۆر شتان بووم بەڵام سەرنجام لەوەی کە دەگەڵەوەیدا کە ئێستا هیچ پلەیەکی علمی ئەو تۆم نییە لە دەرەوەی وڵات شغڵێکی کارێکی زۆر ئاساییم هەیە وە زۆر پڕ زەحمەت و ناخۆش بەڵام لە هەمان کاتدا هەز دەکەم سەرکەوتوم چونکی ژنم هەیە منداڵم هەیە ماشینم هەیە خانوم هەیە دەگەڵەوەیدا زۆربەی ئەوانە وەکو مەسەن خانووەکەم ڕەنگە 25 ساڵی دی بێتەی خۆم ماشینەکەم ڕەنگە کاتێک کە بە تاوی قیستەکەی تەواو دەبێ ئیدی ئەو کاتی دووبارە مەزبوری فڕیدە یەکی دی بکڕەوە دەگەڵەوەیدا زۆر لە باری مادیەوە کەسێکی سەرکەوتو نەبوومە ڕەنگە هیچ مانگێکی ئەمن پەسەندازێک یان بڵین پاشەکەوتێکم نەبێ لەوەتی هەش بووم هەروە بوومە بەڵام خۆم پێ کەسێکی سەرکەوتووە چونکی بەپەلا هەمیشە پێم خۆشە بچمەوە ماڵێ زۆر کەم پێم خۆشە بچمە ماڵان لەبەرەوەی کە ماڵە خۆم پێ خۆشترە خواردنی ماڵە خۆم پێ خۆشترە بەجێوەی کە نانی ماڵانم پێ خۆش بێت نازان بۆ نانی ماڵە خۆم پێ خۆشترە گە زۆریش خراپتر بێ یان بڵێن بێتامتریش بێ لە ماڵە خۆم دەحەسێمەوە منداڵەکەم زۆر خۆش دەوێ لە خێزانم ڕازیم و پێم وایە ژنێکی باشم وە دەستکەوتووە ژنێکی سەرکەوتوو ینی ئەمن وەهاز دەکەم ئەویش هەر بەنیسبەت منافکردەکە منداڵەکانم باشن لەنا نەخۆم نەخێزانم نە منداڵەکەم ئەوانین کە پلەیەکی علمی یەکجا زۆر باشمان هەبێ یا بڵێن سەرکەوتوو ترین کەس بین لە باری مادەی جێک لەوانەمان نییە بەڵام هێلانەیەکی ئارام جا ئەو هێلانە ئارامە زۆر زەحمەت نییە زۆربەی خەڵک دەتوانێت ئەگەر بە هیوای زۆر گەورە وەکو دەوڵەمەندبوونێکی زۆر گەورە و خوێندنێکی باڵای زۆر کەسای بە خوێندنێکی باڵا ژیانی بنەماڵی تێکدا منداڵی لە دەست دەدا ژنی لە دەست دەدا تەنانەت تێرنان و چاژ نابێ بۆی کە ئارەزووی هەیە بەس بەو خوێندنەی بگا بەڵام حازرە شتێکی لە دەست بدا بۆ خۆم ڕەنگە توانای خوێندنیشم هەبوو بێ بەڵام پێم وا بەگەر وە دوو هێندەی خوێندنی کەوم منداڵەکەم خێزانم زۆر شتی ئەو دنیای لە دەست دەدەم کە ئەو کاتی ئەوانیشم بۆ ناگەڕێتەوە بۆ هەیە پلە عیلمێکی بەدەست بێنم مەدرەکێکی زۆر باش بەڵام تازە درەنگ دەبێت بۆ ئەو خۆشیانی بۆیە ئەگەر جەنابەت هەر کەسێک کە چاو لەو ڤیددیۆی دەکەی پێ دوایە کە ئەتوو ئێستا هەنگاوێک لە پێش زیرانەکەتی ئەوە کەسێکی سەرکەوتی ئەگەر ئەتوو پێ دوایە کە بەنیسبەت ئەو ڕۆژەی کە لە دایک بووی و دوایوەی کە هاتی سەر ئەو دنیای و ئەگەر قەرار بێ ئەوڕۆ بمبری هەتا ئەوڕۆ دوو کاری خێرت کردو دوو کاری چاکت کردو بۆ کۆمەلگای کەوا بوو ئەتوو کەسێکی سەرکەوتووی ینی ئەتوو پێشوەی کە تو لە دایکبی ئەو دوو کارە نەکراوە بەڵام پاش تو کراوە بۆ وێنە زۆرێک لەمە شعرێکیان کردووە یعنی پێشوی ئەو شعرە نەگوتراوە ئەو شاعیرە کەسێکی سەرکەوتووە چون پاش خۆی شعرێکی بەجێهێشتو ئەگەرە تو
منداڵێکت ڕزگار کردووە کەسێک کارێکی چاکت بۆ یەکێکی کردووە یارمەتی مادیەکی کرد کردووە کە لە مشکلێکی ڕزگاری بێ یان نا ئەسلەن منداڵێکی باشت پەروەردە کردو چنەوە منداڵی تو توانێت چەندین خێری هەبێ قازانجێ بۆ کۆمەلگای کەوا بە تو کەسێکی سەرکەوتووی ئەتو شتێکت وە دەست هێناوە بەڵام ئەگەر پێت وایە لەو ڕۆژێەوە بووە هەر خێر و بەرەکەتت نەبوو بۆ هیچ کەس چاکەت نەبووە هیچت وە دەست نەهێناوە لە باری زات چ علمی بێ چ پیاوەتی بێ چ شخصیت بێ چ فکر بێ چ قسەیەکی خێر بێ گە پێت وا وەرزە بۆ خەڵکی هەبوو هەموو جێگایەکی ئەوە ناسەرکەوتوی بەڵام پێم وابێ زۆربەی ئێمە دەستکەوتن هەبووە وەلی ناکرێ بڵێ زۆربەی ئێمە دەوڵەمەند بووینە چون هەموو دەوڵەمەندێک ژیانی خۆش نییە و خۆشی پێ سەرکەوتو نیە و لە زۆر لە دەوڵەمەندەکانیش ئارزویان هەیە بستنە ماڵێکی فەقیر و هەژار بەس ئەو شامەی ئەو خواردنێکە لەو ماڵێ ئەو بنە ماڵەیە پێکەوە دەیخۆن ئەو هێلکە ڕۆنە سادەی پێکەوە دەیخۆن ئەوی بخوا بەڵام ئەو سەروەتەی نەباوەلی گەڕاباوە ئەو ڕۆژەی بەڵام تازە ناگەڕێتەوە ڕۆژی ئەمن دەگەڵەوەیدا کە نەدەوڵەمەندم نە پلەیەکی علمی زۆر بەرزمەیە خۆم پێ کەسێکی سەرکەوتووە پێشم وایە خەڵکی دەوروبەریشم زۆر سەرکەوتوونە و پێشم وانە کە هاتن بە ئوروپای سەرکەوتنە بوون بە دکتۆر سەرکەوتنە گەورەترین خان و کڕین سەرکەوتنە باشترین ماشین سەرکەوتنە دەگەڵەوەی دام پێم خۆشە باشترین ماشێنم هەبێ بەڕاستی پێم خۆشە خانووی من زۆر خۆش بێ یەکجار زۆر خۆش بێ ئارەزویوانم هەیە وەلی پێم وانی ئەوە سەرکەوتن بە ئیساب دێ سەرکەوتن ئەوەیە دڵت خۆش بێ دڵت ئارام بێ لە دەست ژنەکەت هەڵنەی لە دەست کوڕەکەت هەڵنەی پێت خۆش بێ بڵێن ئەوە منداڵی توێ ئەوە کچی توێ پێت خۆش بڵێن خێزاند ئەوەیە نەک ئەوەی کا پێت حەیب بێ و هەر خۆت بشارەوە هیوادارم تاکتاکیەوە سەرکەوتوو بن ئەگەر تاکتاکیەوە سەرکەوتوو بن ڕەنگە ئەمنیش حتمما لە سەرکەوتنیەوە قازان زۆر دەگرم و ئەو دەمی کۆمەلگا سەرکەوتوو دەبێ و هیوادارم هەموو کوردێک سەرکەوتوو بێ بۆی کە لە داهاتوودا ئەمە بتوانین ئەو بیر و فکرانە ببینەوە وڵاتەکەمان و ئەمەش لانی کەم وەک ئیسرائیلی وڵاتێکی سەرکەوتوو بە نێوبانگمان هەبێ ڕۆژێکی خۆش